کاک عەبدولستار سەلام عەلەیکوم. وعليكم السلام ورحمة الله كام محمود. باش کاک عەبدولستار گیان. باش سپاس دەکەم موفق بی سەرفراز بی ئەخوا. سپاس دەکەم. کاک عەبدولستار کاتم نەگرتووی لەکوێی جەنابەت ئازێت نەبێ گەر بزانین. سلامت بی ئەخوا. وەڵام من لە ڕێگام بەرەو هەولێرم کاک محمود جان فەرموو. لەشە ساک بێ. من لە بەرنامەی دوانگەی خەڵکەوە قسە لەگەڵ جەناب دەکەم بە شێوەیەکی ڕاستەوخۆ. دەی باشە موفق بی خۆشحاڵم کاک محمود جان. سپاس دەکەم. کاک عەبدولستار گیان حەزەکەم ئەو ماوەی کە بەدەستمەوە ماوە لە بەرنامەی دوانگەی خەڵک وتوێژێک لەگەڵ جەنابت بکەم سەبارەت بە گرفت و ساغنەبوونەوەی بەرهەمی جوتیاران لە هەرێمی کوردستان. من لەو پرسیارەوە دەست پێکەم. جەنابت لە خولی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیر بووی، وەزیری زراعە بووی، کشت و کاڵ بووی. بۆ ئەو کات خەڵک نەهاتنە سەر شەقام تەماتەکانیان فڕێ بدەن و بەو شێوازە خۆپیشاندان بکەن و نەهاتنە بەردەمی وەزارەت و گرفتیان لە بەردەم جەنابت دروست نەکرد. تۆ چیت کرد لەو کاتەیە؟ من کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی جەنابتم بینی کە بە تەحەداوە ڕوبەڕووی ئێران و تورکیا وەستاویتەوە تا بەرهەمی ناوخۆیی هەبێ بەرهەمی دەرەکی بەکار نەهێنن لە هەرێمی کوردستان. تکایە ئەمەمان بۆ ڕوونکەرەوە گەر عەزێت نییە. بەڵێ بەناوی خوای بەخشەندە میهرەبان. وەڵام من دارە سەلام و ڕێزم بۆ هەموو لایەکێ بە تایبەتی بینەرانتان یا گوێگرانتان سپاس دەکەین. یا هەموو لایەک ساغ و سەرفراز بوون و دەستخۆشی لە جنابیشت دەکەم یاخوا سەرکەوتوو بی کاک محمود. سپاس دەکەم کاک عەبدولستار گیان. مەمنون. وەڵی بە کورتی ئەگە عەرزتان کەم پێم وایە نازانم کاتتان چەند هەیە بەرنامەکەتان چەندی ماوە بەڵام پێم وایە هەنگاوی یەکەم بریتێ لە ئەوە کە ینی بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تایبەتی دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستان و حتا خەڵکی ڕاگەیاندن و کەسایەتیەکانمان و ڕێکخراوەکانمان لە هەرێمی کوردستان دەبێ بگەنە قەنەعاتی ئەوە بڕوایان بەوە هەبێ کە کشتوکاڵ سێکتەرێکی گرنگە و پێویستە لە گرنگی پێداندا و لە خەملێ خواردنی لە ڕیزبەندی یەکەم بێ. ئەمن نارم تاکە سێکتەر بێ هەمیشە گوتمە بە ینی سێکتەری یەکەم بێ بۆ گرنگی پێدان چونکە ئێمە وڵاتێکی کشتوکاڵین دەکرێ ئێمە بەڕاستی بە کشتوکاڵ خۆمان بژێنین و ئابوورێکی بەهێز دروستکەین ژێرخانێکی ئابووری بەهێز دروستکەین. ئەمە یەک. دوو سەبارەت بەم سێکتەرە فیعلەن دەبێ ئەرچی یەکەمی وەزارەتی کشتوکاڵ بێ کە بەرهەمەکانی جوتیارەکانمان ساکاتەوە کە بەداخەوە لەم ڕۆژانە بینیم ینی زۆر پێی ناڕەحەت بووم بەڕاستی خەمم زۆر پێی خوارد کە جوتیارەکانمان ئەو بەرهەمێک کە چەند مانگە پێوە خەریکن یا ڕەنجی ساڵێکیانە بەزایە دەچێ و تووشی زیان و زەرەر دەبن. دەبێت خەم بخوا کە بازاری بۆ بدۆزێتەوە ساغی کاتەوە. سێ ڕێگا هەیە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی خۆمان. یەکەمیان هاوڵاتیە کەم پێم وایە دەبێ هاوڵاتی ئێمە دەزیاتیەوە کە گرنگی بە بەرهەمێکی بێگانە بدا بەرهەمێکی دەرەوە بدا پێویستە گرنگی بە بەرهەمی خۆماڵی بدا ئەتا بەرهەمێکی خۆماڵی خۆمان هەمێن بەلای بەرهەمێکی دەرەوە دانەچێ کاکە هاوڵاتیان و خەڵکی وڵاتانی دەرەوە بەم شێوە ینی بیر دەکەنەوە کە بەرهەمی خۆماڵی خۆیان پێ لە بەرهەمێکی کە باشترەکە ئەنی بڕۆ وڵاتێکی وەکو بۆ نمونە ئەڵمانیا تا سێوێکی ئەڵمانی هەبێ بەڕاستی بەلای سێوێکی ئیتاڵی و ئیسپانی داناچێ و گرانتیشە بۆ معلوماتم بۆ خۆم بینیمە هەمیشە ئەو بەرهەمە خۆماڵیانەی خۆیانیان گرانتی لە بەرهەمەکانی دەبێت چونکە دڵنیان و بە شێوەیەکی ڕێکوپێک و بە پارچی و بە تاریخ ینی بەرهەمەکانیان پێ ئەوە کردووە بڵێن ئامادە کردووە. بۆیە ئەمە هەنگاوی یەکەم بێ. من داوا دەکەم لە هاوڵاتیان بە ئەوان ئەگەر حکوومەتیش خەمساردا ئەگەر وەزارەتیش خەمساردا بە ئەوان لە فریای برایانی خۆیان لە فریای خوشکەکانی خۆیان بێن لە جوتیارەکان بەرهەمەکانیان بکردنەوە. دوم هەنگاو بریتێ لەوەی پێویستە وەزارەت یا بە حکوومەت بە گشتی بازار بۆ بدەزێتەوە کاکە بەتایبەت خواروی عێراق و ناوەڕاستی عێراق باشترین بەڕاستی گۆڕەپانە بۆ ساختنی بەرهەمە کشتوکاڵەکانی هەرێمی کوردستان. ئێمە کاتی خۆی حکوومەتی عێراقی لێن دەگات کە بەرهەمەکان ئەمسێ بۆ خوارەوە بەڕاستی بڕیارماندا ئێمەش مەکاکە هیچ بەرهەمێکی کشتوکاڵی و ئەوە کە پەیوەندی بە وەزارەتی کشتوکاڵەوە بێ ئەوەی لە وڵاتی ئێمە بەرهەم بێ ئەوەی لە دەرەوە بە ترانزیت بێ لێ ناگرم بسێ بۆ عێراق وفعلا عێراق دوای ناچار بوو ڕێگای کردەوە تەمان تەماتەی ئێمە لە بەستا دەفرۆشرا ینی خەڵکی بەستادا تەماتی ئێمەیان دەبرد. ئەمە یعنی لەگەڵ تورکیا بە هەمان شێوە ئیشمان کرد لەگەڵ ئێران بە هەمان شێوە ئیشمان کرد. بۆیە ئێمە لە ساڵی 2017 11 بەرهەمی کشتوکاڵ ئێمە هەناردەی دەرەوە کراوە. جوانە. ڕێگای سێم ئەوەیە کە ئێمە بین بەڕاستی کاک عەبدولستار یەک دقە پێش چیتە سەر ڕێگای سێم جگە لەوەی کە بەرهەمەکان نێردراوەتە دەرەوە
پەتاتە بۆ کوێ نێردرا پەتاتە لە هەرێمی کوردستانەوە؟ ئێمە ئەو کاتەی 500 تەنی پەتاتەمان بۆ وڵاتی سعودیان نرد. باشە. هەنجونی ئێمە بۆ ئیمارات چووە، برنجمان بۆ سوودان نردووە، یعنی بەڕاستی بەرهەمیشی نهاتمان ئێستا یعنی جەنابتان بۆ نمونە بە وەزارەتتان وتووە کاکە پەتاتێکی زۆر هەیە لە کوردستان فەرموو با بینێرینە دەرەوە، یاخود وەزارەت خۆی درکی بەوە کردووە شعوری بەوە جوڵاوە کە ئەم پەتاتەیە یاخود ئەم بەرهەمە خۆماڵیە ئەمێنێتەوە پێویستە هەناردەی دەرەوە بکرێ، یاخود وەزارەت لە خەمی جوتیاراندا نییە؟ ئەوە ئەرکی ئەو وەزارەتە کە بەرهەمی جوتیاران ساغ بکاتەوە بەلانی کە دیفاعیان لێ بکە. خۆ من کا محمود جانە من ناڵێم ینی وەزارەت هەموو شتێک پێ دەکرێت. بەڵێ. وەلەوانەش داروی حکومەت هەموو شتێک پێ دەکرێت. وەزارەت ڕێگری نییە. ئەوەی کە بمشکلی دەبینم نەم دەسەڵاتی هەرێمی کوردستانە کا محمود جان، ئەوەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە خەم خەڵکەوە نین، ینی خەمی خەڵکیان نییە، خەمی کێشە و ورژیانی خەڵکیان نییە، ئەوە گرفتەکەیە. ئەگەر وەزارەت یا دەسەڵات بە پێی توانە هەوڵدا خەمی خۆی بخوا، لەوانەیە مەسەڵەن دوای بەرهەمەکە ساغ نەبێت یا پارێنەکە ئەو کاتێک گرێی لە دەسەڵات ناکرێت، گرێی لە وەزارەتە معنیەکە ناکرێت. ڕێگای سێم ئەوەیە کە دەبێت ئێمە کارگەیەکی زۆر دابنێ لە هەرێمی کوردستان، بەرهەمهێن و بازرگانەکانمان تەرجیحکەن کە کارگە دابن. ئەمەش دەمێتەوە سەر حکوومەت و دەسەڵات کە دەبێت دڵنیایی بدا بەڕاستی و دامیان بکا کە بۆ ساختنی بەرهەمەکانی خۆمان و دروستکردنی بەرهەم صناعی غذایی پێدەگوترێت، پیشەسازی کشتوکاڵی کە پێویستە بەڕاستی ئیتمامی پێ بدرێت ئەو بەرهەمانە کە دەمێنەوە لە هاوڵاتی نایکڕێ لە دەرەوە بازاڕێن بۆ پەیدا ناکرێت لە کارگەکان ساغ بکرێتەوە و بەم شێوەیە بەرهەمەکان سەر بکرێت و تاریخ خۆمان قازان دەکات و کۆمەڵێک شربەت و ئاوی تەماتە و لەو بابەتانە دەبێتە وڵاتی خۆمان پێویستمان بە ئەو بابەتانە لە تورکیا و لە ئێران لە وڵاتێکە بۆ ئێمە بێ. بەڵێ. وەڵام سپاسە دەکەم کاک عەبدولستارگیان، ڕوونکردنەوەیکی زۆر جوان بوو. بە هیوایەوەی ئینشاڵڵا بە سەلامەتی بگەنەوە شوێنی خۆتان. سپاس کە پەیوەندیەکەت وەرگرتم. ناوەڵە موفق بی کاکە دووبارە سەلام ڕێزم هەیە و سەرفراز بن. سەرچاوان زۆر سپاس کاک عەبدولستارگیان، سپاس بۆ پەیوەندیەکەت، سپاس کە پەیوەندیەکەت وەرگرتین.